تەوەری سێم و کۆتایی بەرنامەکە دەست پێ دەکەین بێگومان جەنگی ئۆکراین و رووسیا تا ئێستاش بەردەوامی هەیە و جەنگەکە زیاتر تونگ بۆتەوە بێگومان ئەمە کاریگەری هەبووە لە سەر ڕووی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی مرۆییەوە ئەمانە کاریگەری هەیە بەڵام ئێمە ئەمڕۆ باز لە کاریگەری ئەم جەنگە دەکەین لە ڕووی ئابوووریەوە بزانی تا چەند کاریگەری هەیە لە سەر جیهان و ئەوروپاوە هەروەها هەرێمی کوردستان و عێراقیش بە تایبەتی و بۆ ئەوی کە بزانین ئایا زیاترین ئەو بابەتانەی کە هەرێمی کوردستان و عێراق کۆنتاکتی هەیە لە ڕووی ئابووری و لەگەڵ ئۆکراین و لەگەڵ رووسیاشە چییە هەرچەنە ئۆکراین زیاتر شەڕەکە لەوێ بەردەوامی هەیە و کاریگەریەکە لەوەیە بۆ مەبەستە ئەمڕۆ لە ئەستۆدیۆ میانداری بەڕێز نەهرۆ عەلیبەگ نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردو لە ئۆکراین کاک نەهرۆ بەیانی باش و بەخێر بێت. بەخێر هاتی سپاس بۆ ئامادەبوونە. بەڕێستان وەکو نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان ماوەیەکە کە لەوێ ڕۆڵتان هەیەوە دەست بەکارن ئەوەی کە ئێوە بینیوتانە لەوێ ڕۆڵ و پێگەی ئۆکراین لە ڕووی ئابوووریەوە چییە لەسەر کۆی ئابووری جیهان و ئەوروپاوە لە هەرێمی کوردستان و عێراقیش. دەمێت سەرەتا پیرۆزبای هەشتی مارس لە خانمانی جیهان بەگشتی و لە کوردستان بە تایبەتی و لە بەڕێزیشت بکەم. بینە سەر باسەکەمان ئۆکرانیا لە ڕۆژهەڵاتی ئەوروپا داتوانم ئەوە بڵێم کە بە خاوەنی ئاسایشی خۆراکدا دەندرێت. هەم بۆ ئەو وڵاتانی کە وڵاتانی باڵتیک یاخۆت ئەوروپای ڕۆژهەڵات ئەوروپای شەرق و بۆ بەشێکیش لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بە خاوەنی ئاسایشی خۆراکی دادەنرێت لە بەرەوەی بەرهەمیەکی زۆری گەنم بەرهەمەهێنێت ئەوە معروفە و زەیتێکی زۆری هەیە ئۆکرانیا لەبەرەوە تەئسیراتی لەسەر بازاڕە ئابوووریەکانی جیهان دەبێت بە تایبەتی ئەوروپای ڕۆژئاوا بەڵام ئەو کاریگەریە بەهێزەی لەسەر ڕۆژهەڵاتی ناوڕاست و بە عێراق بە تایبەتی و کوردستان پێما بە کاریگەریشی وە زۆری نابێت کە ئێستای بینین ڕۆژانە لە بازاڕەکان کە نرخ دەستکاری دەکرێت و بەرز دەکرێتەوە بەڕاستی ئەمە کارەساتە لە بەرەوەی ئەمە دەبێت بە بڕای من دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان یاخود حکوومەتە خۆجێیەکان یاخود لیژنەکانی قایم قامێتوانە زۆر بەورتر سێری ئەو بارودۆخە بکەن لە بەرەوەی من پێم وابێت لەوانەیە ئەمە تەئسیراتی خۆی جەنگ لە هەر ناوچێک لە جیهاندا ڕوو بدات تەئسیراتی خۆی بە تاکید لەسەر ئەو ناوچێ و وڵاتانی دیکەش بەڵام ئەوەی کە ئەمڕۆ لە ئۆکرانیا ڕوودەدات لە ئەو جەنگی کە لە نێوان وڵاتی رووسیا و وڵاتی ئۆکرانیا کە هەردووکیان دوو وڵاتی بەرهەمێنەری باشن بەڵام ئەمە تەئسیراتی زیاتر لەسەر ئەوروپای ڕۆژهەڵات یاخود ئەوروپای ڕۆژئاوا دەبێت زیاتر وەک لەوەی کە لەسەر خۆرەڵاتی ناوڕاست و ئەم ناوچەی ئێمە بێ بە تایبەتی یعنی ئاستی ئەوەی کە تۆ تێبینیت کردووە و لەوێ بوویت ئاستی بازرگانی نێوان عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ ئۆکراین لە چه ئاستێکایەوە کە تۆ ئەڵی کاریگەرێکی زۆر نییە لە ئاستێکی خراپدانیە بەڵام لە چاو وڵاتانی دیکەتە لە ئاستێکی زۆر کەماتوانم بڵم بە رووسیا و بە ئۆکرانیا نسبەتی لە 4 پێکهێنن بۆ عێراق بە تایبەتی نەخوازە کوردستان بەگشتی بۆ عێراق و کوردستانیش منزمنیان بەڵام کوردستان و عێراق ئەتوانن بڵێم 195 بۆ 196 وڵات هەیە کە ئاڵوگۆڕی بازرگانی و مواد هاوردە دەکایانی مەسەرەن یەک وڵاتی لێکەم بۆ تۆ بەس ئۆکرانیا لێکەم بۆ تۆ 195 وڵات تۆ 195 ئۆپشنیکەت هەیە کە خۆراکی لێوە هاوردە بکەی لەبەرەوە پێویست ناکاتێ ئەوەی کە ڕۆژانە دەیبینین لە ناو بازاڕەکانی کوردستانە بە جۆرەك نرخ دەستکاریەکەن بەداخەوە من پێم وایە لەوانەیە هەندێک لە بازرگانەکانیش خەتابار بن لە مۆزوعاتە لەبەرەوەی یان کۆگاکانیان پێ بەتاڵ دەکەنەوە یان خەڵکەکە دەبێت واعیتر بیر بکاتەوە هۆشیارتر بکرێتەوە کە لەوەی کە جەنگێک لە وڵاتێک لە ئۆکرانیا ڕوودەدات کە چەندەها هزار کیلۆمەتر لە ئێمە دوورە تۆ لێرەوە ئەزمەیەک دروست بکەی خەڵک من تێناگەم بووە سەری کردوتە مارکێتەکان شت دەکڕێ ڕاستە ئۆکرانیا تاسیراتی خۆی هەیە لە بەرەوەی لەگەڵ رووسیادا لە ئەتوانم بڵم 130 گەنمی جیهان ئەوان بەرهەمی دەهێنن بەڵام
ئێشتا نەگەیشتوێتەوە ئاستەی کە ئەو لە ئۆکرانیا شەڕ هەیە خۆ لە رووسیا شەڕ نییە رووسیا هەر دابینە کات ڕۆن زەی دەنێرێتە دەرەوە و گەنم دەنێرێتە دەرەوە بەڵام تەسیراتی ئەوەی بڵین ئەو زەختەی کە ئەوروپای ڕۆژئاوا و ئەمریکاش لە رووسیایان کردووە دەوری دەبێت بە حکمەوەی کە زەختێکی زۆر فشارێکی زۆریان بۆ هێناوە فشارێکی ئابووری زۆریان بۆ سەر وڵاتی رووسیا هێنا بۆ ئەوەی کە جەنگ ڕابگرێ نرخی گازی سروشتی و بەرز بۆتەوە بە ڕێژەیەکی بەرز کە رووسیا توانین بڵێن لە ١40 ئەو غازە سروشتی ئەوروپا دابین دەکات و ڕۆژانە 10 ملیۆن بەرمیل نەوت دەخاتە بازارەکانی جیهانەوە کە ئەمەش ئەو ئەتوانین بڵین ئەو زەختە و فشارەی کە خراوەتە سەر رووسیا و فشارە ئابووریە ئەمەش نرخی نەوتی لە بازارەکانی جیهانە بەرز کرێتەوە تەسیراتی زیاتر بۆ سەر ئەوروپای ڕۆژئاوا دەبێت کە نرخی بنزین و سوتەمەنی بەگشتی بەرز بۆتەوە لەبەرەوەی لە ئەوروپای ڕۆژئاوا ئەتوانین بڵین گەرمکەرەوەی ماڵان یاخود ئۆتۆمبیل یا زۆر شت مەعاملەکانیان بە غازی سروشتی و بە سوتەمەنی پشتیان بەوە بەستووە تەسیراتی لاوانێ زیاتر لەسەر ئەو وڵاتانە بێت کە نرخی شتومەکیش بەرز دەبێتەوە چونکە گواستنەوە کەمتر بۆتەوە ئەمە بە بڕای ئێمە تەسیراتی زۆری نییە لەسەر کوردستان و کاتە پێت وایە کۆی لە قسەکانیش داماژەت پێدا ئەو ترسود لە ڕاوکێک کە لێ هاوڵاتیان دروست بووە زیاتر بازرگانەکانن کە هۆکارن بووی کە ئەو ترسود لە ڕاوکەیە دروست بکەن لە ناو بازار لە ناو هاوڵاتیاندا لە ناو دوکانجارەکانیش ئەتوانین بڵین بۆ پێی کە هاوڵاتیان بووە ترسن هەر بارودۆخی گۆڕانکاری هاتبێت گۆڕانکاری لە هەر باردۆخەکە بووە جا لە دەرەوەی هەرێمی کوردستان و بێت لەناو عێراق بوو بێت لە دەرەوەی عێراق بوو بێت یەکەمین کاریگەری لەسەر بازار هەبووە بۆیە لە ئێستاشدا ئەم شەڕەکە لە دەرەوەی عێراق ئەکرێت دووبارە خەڵک کەوتۆتەوە ترسود لە ڕاوکێ هانا بۆ بازارەکانە بات هەرچی شتەی هێنێتەوە ئەی کڕێت کەلوپەل گران بووە ئەم ترسە ئەوەیە کە دووبارە نرخی کەلوپەل خواردن یاخود خواردن لە ناو کۆگاکانە نەما بێت خۆی لە هەر زڕوفێکی وا کە ڕوو دەدات ناتوانین بڵێ بەگشتی توانین بڵێن هەندێک لەوانەیە لە بازرگانەکان یاخود دوکاندارەکان استیغلالی ئەو وەزع بکەن دەنا من بە پێی زانیارانی کە وەرگرتووە لە کۆگاکانە خواردن بە شێوەیەکی زۆر باشیش ماوە نەخوازە بڵین نەقسی کردبێ ئەوەی من ڕۆژانە لێرە دەیبینم لە پۆلۆنیا ڕوونادا کە حدودی بە ئۆکرانیاوەیە ینی ئاعتیمادیشی لەسەر ئۆکرانیا کە ئێستا جەنگیش ڕوودەدات ناردنی ئەو مادانە کەم بۆتەوە وەکو ڕۆن و گەنم و کۆمەڵێک شتێکێک کە بازارێکی هاوبەشەیە لە بینیانە بەم شێوێ نایبینم کە ئەو دڵ ڕاوچەی نییە کە پۆلۆنیا سنووری بە سنووری ئۆکرانیاوی ئەو دڵە ڕاوکی لێرە دەیبینم حتمما 100% قسەکەی بەڕێستانە ینی پێم وا بێ ئەم فشارە لە بازارەکان کە دروست بووە دوو هۆکار هەیە یەکیکانەوەی کە خەڵکەکە دەبێ هۆشیارتر بیر بکاتەوە وەک لەوەی کە هەر شتێک ڕوو بدات لە شوێنێک و یەکسەر ڕابکەن بەرەو مارکێتەکان و بەرەو کۆگاکان و چیتیان هێڵن دوهامینیان دەبێ حکومەتی هەرێمی کوردستان وەکو باسم کریان حکومەتە خۆجیەکان زیاتر بەڕوونتر بە وریاتر مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا بکەن تاوکو ڕێگە نەدەن بازرگانەکان بە دڵی خوان مامەڵە بە بازارەکەەوە بکەن و نرخەکان بە دڵی خوان یاری پێ بکەن دوایەوە ینی ئەگەر ئۆکرانیاش ڕاستە تەسیراتی هەیە لەسەر بازاری جیهان لە بەرەوەی ئەتوانم بڵم لە 16 زەیتی جیهان ئۆکرانیا بەرهەمی دەهێنێت و تەزویدێکا بۆ دەرەوە بۆ جیهان بە شێوەیەکی گشتی بەڵام خۆیەمە لەگەڵ ئۆکرانیادا چەند ساڵێکە ئەتوانم بڵم ئەو ڕێڕەوە بازرگانیە کراوەتەوە پێشتر پێش چیمان کردو پێشتر چۆن ژیاوین چۆن ڕۆنی زەیت و چۆن گەنەوانەمان دابین کراوە بەکارمان هێناوە لەبەرەوە ئۆپشنیکە زۆر هەیە مەسەڵەن ئێران هەیە قەتەڕ و ئیمارات هەن تورکیا هەیە ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان ئەم وڵاتانەدا زۆر زیاترە لە چاو ئەو ئاڵوگۆڕە بازرگانی کە لەگەڵ ئۆکرانیا کراوە بە پێی راپۆرتێک لە سەفارەتی عێراقی لە ئۆکرانیا ساڵی 2021 ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ هەرێمی کوردستان و عێراق 142 ملیۆن دلار بووە
بە بەراورد لەگەڵ وڵاتانی دراوسێ خۆماندا یاخۆت وڵاتانی دیکە لەم ناوچێ زۆر زۆر کەمترە کەواتە ئەو تەئسیراتە جەنگ لە هەر شوێنێک ڕوو بدات تەئسیراتی خۆی دەبێت لەسەر ناوچەکە لەسەر جیهان هەر پشێویەک هەر سەورەیەک ڕوو بدات ینی ئەوە حاڵەتێکی بەڵام بە شێوەیەکی ڕێژەیە و کار ناکاتە سەرەوەی کە تۆ ڕاستەوخۆ لە بازارەکان تایچیتیانە مێنە لە بەرەوەی لە ئۆکرانیا جەنگێ باشە با هەرەمە بە دەرفەت بزین کاگنەرۆ یعنی لەگەڵەوەی کە ئەم کاریگەریە و لێکەوتەکانی ئابووری ئەو جەنگە باسەکەین باز لەوەش بکەین کە ئێستا ڕۆژ بە ڕۆژ ئەو سزا ئابوووریانەی کە هەرێک لە ئەمریکا و لە ئەوروپا بەسەر رووسیادا ئەیسەپێنن بۆ ئەوەی کە جەنگێکی یا هێرشێکی کردوتە سەر ئۆکراین زیاترە بێ پێت وایە لە داهاتووە لە دوورمەودایە ئەم سزایانە کاریگەری لەسەر رووسیا دەبێ ئەنی رووسیا بەم سزایانە زیاتر تەنگە تاو دەبێ بۆ خۆی بە دڵنیاییەوە سزاکان زۆر قورسە لەسەر رووسیاوە لە دەستپێکردنی یەکەم ڕۆژی توانم بڵێم جەنگ لەگەڵ ئۆکرانیا ئەوروپا و ئەمریکا فشاری زۆریان بۆ رووسیا هێنا و ڕۆژانە بە مەراحیل فشارە ئابوورەکان لەسەر زیا کردووە بەتاکید بە دڵنیاییەوە کە لێکەوتەی خراپی دەبێت بزات ئەوەی کە دوو فشاری زۆر کە توانم بڵم تاسیراتی زۆری دەبێت لەسەر رووسیا کە یەکێکیان واستاندنی بۆری غازی سروشی نۆرستریم دووە و دووهەمیان دەرهێنانی رووسیا لە سیستەمی سویفتی جیهانی ئەمە تاسیراتی زۆری دەبێت لەسەر رووسیا پێم وابێ بە مروری زەمان دەرەکەوێت تاسیراتەکەی وەلەو خاڵێکی تریشەیە رووسیا بۆ خۆی وڵاتێکی گەورەی ئەو رووسیا نەماوەکە لە نەوەتەکانە رووسایەکی هەڵوەشاوە بوو رووسیا ساوڵاتێکی بەهێزە ئابوورێکی باشی هەیە و هێز و توانایەکی سەربازی باشی هەیە لە ناوچەکەدا و لە جیهاندا توانین بڵێن ئەو سیستەمە تاک جەمسەری نەهێژ رووسیا ئێستا خاڵێکی تریشەیە کە رووسیا سینیش بە ئەلتەرنەتیڤ دادەنێت بۆ ئەو مەسلەی ئابووریە ئەو فشارە ئابوورێنی کە لەسەری کراوە بەڵام تاسیراتی خۆی هەردەبێت لەسەر رووسیا باش هەنار ئەگەرین بێت دوا پرسیار لە کاگنارۆ ئەەکەین باشە تۆ خۆت لە ئۆکراین ژیاوی و نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانیش بی لەوێ بێگومان ئەزانیت کە ژێرخانی ئابووریە وڵاتت تا چ ڕادەیەکە بەهێزیەکەی چۆنە ئەم جەنگە تا چەند وا ئەکار ژێرخانی ئابووری ئەم وڵاتە یعنی داڕوخێنێ وا بکا کە ئەم وڵاتە بگاتە حەدی ئەوەی کەیتر بە وڵاتێکی بڵێم چی لە ڕووی ئابوووریەوە بە خراپ ناببرێ ینی ئەمە کاریگەری ئەبێ لەسەرەوەی کە لە داهاتوان ئۆکراین نەتوانێت بگاتەوە ئەو پێگە ئابووری جارانی خۆی وڵا بە دڵنیاییەوە گەر نەک ئۆکرانیا لە هەچ شتێکێکی تر لە جیهاندا گەر جەنگ ڕوو بدات تاسیراتی زۆر خراپ بەجێ دێڵێت یەکێک لەوانە تاسیراتی لەسەر ژێرخانی ئابووریە وڵاتی ئۆکرانیاش بە دەرنیە لەم هاوکێشە ئۆکرانیاش تاسیراتی زۆر و ژێرخانی ئابووری ئۆکرانیا ئێستا لە خاڵێکی زۆر خراپدایە حتمما جەنگەکە زۆر تاسیری تێکردووە ئەتوانم بڵێم ئەگەر ئۆکرانیا ئەگەر ئەمڕۆ جەنگ ڕابوو وەستێت کاتێکی زۆری پێویستە تا بگەڕێتەوە سەر ئەو بارە ئابووری جارانی وەلەو ئیزافەتەن بۆش کە ئۆکرانیا وڵاتێکی بەرهەمهێنە و هەم لە سناعاتە زۆر بەتوانایە کارگەی و لە بواری پیشەسازی زۆر بەتوانایە و هەم لە زراعاتیشە بەتوانایە وکو ئاماژەمان پێکرد کە بە خاوەنی ئاسایشی خۆراکدا دەنرێت لە ناوچەکە بەڵام جەنگەکە زۆر زۆر تەئسیراتی لەسەر وڵاتی ئۆکرانیا کردووە ژێرخانی ئابووری زۆر زۆر داڕوخاندووە دەست خۆش بۆ بەڕێز نهرۆ عەلی بەگ نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئۆکراین سپاس دەکەین ئەمڕۆ ماندوومان کردی بەخێر بەسەر چاوە دووبارە بەخێر بێت.